بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی شاری کەرکووک و کێشە و گرفتەکانی ئەو شارە و چارەنووسی کەرکووک لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کاتژمێر 7:09 ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت لە تەوەری یەکەمیشماندا باز لە ڕەوشی کریسیانەکانی نێو هەرێمی کوردستان و دەشتی نینەوە و تەواوی عێراق دەکەین وەروەها کۆمەڵک کێشە و گرفت کە مەسیحیەکان ئێستا تێیدا دەناڵێنن پێوەی دەناڵێنن دەیخینە ڕوو لەگەڵ بەڕێز ڕۆمیۆ هەکاری سکرتێری گشتی حزبی دیموکراتی بێت نەهڕێن گفتوگۆ دەکەین. بەڕێز هەکاری بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. لە چەند شوێنێک ئەگەر باشتر بڵێم ئەو شوێنانەی کە ماوەی 2 ساڵ بوو لە ژێر کۆنتترۆلی چەکدارانی داعش بوو بۆ یەکەم جار ئەو ناوچانە توانیان پێشوازی لە ڕێوڕسمی کریسمس بکەن ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر مەسیح. دەکرێ بڵێن ئیتر ئەمە هەنگاوێکی تازەیە مەینەتەکانی کریسیانەکان ئیتر بەرەو کۆتا دەڕوە؟ بەتەکید ئەمە پێمان وایە کۆتایی ئەو قۆناغە شومەیە کە لە حوتی ئابی 2014 دەستی پێکرد و کاتەی تیرۆریستترین ڕێکخراو بە ناوی داعش هات سەرجەم ناوچەکانی دەشتی نینەوەی کۆنتترۆل کردەوە. هەموو ئەو ناوچانەی خستە ژێر کۆنتترۆلی خۆیەوە بە شێوەیەکی درندانە و وەحشیگەرانە حکمی خەڵکی ئێمەی ویستی حکمی خەڵکی ئێمەی دەکرد، بەڵام هاوکات لەگەڵ گەیشتنی داعشە سەرجەم خەڵکی ئێمە ئەتوانم بڵێم زیاتر لە 200,000 خەڵکی سڤیل گەورە و بچوو گەنج و پیر ئافرەت و پیا و ناوچەکانی خۆیانیان لە دەشتی نینەوە جێهێشت و ئاوارە بوون بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و شوێنەکانی تر. ئەگەر بڵێن زیانەکانی کریسیانەکان لە شەڕی داعشدا چی بووە؟ ینی ئامارێکتان لە بەردەستدا هەیە، زانیاریتان لە بەردەستدا هەیە، هەم لە لایەنی ماڵی هەم لە لایەنی گیانی؟ بەتەکید چەندەها ڕێکخراو هەن بۆ تەقییمکردنی سەرجەم زیانی گیانی و ماڵی و هەموو جۆرە زیانەکان، بەڵام ئەتوانین بڵێن کە ئێوە سەردانی ناوچەکان یاخود شارەکان کە هەندێ شوێن هەیە ئەتوانم بڵێم 85 بۆ 90% هەمووی خاپور کراوە وێران کراوە، هیچ بەسەر هیچیان نەهێشتووە. شوێنەکانی تریش کە مەرکەزی دەشتی نینەوان وەکو بەرتەلا ناحیەی بەرتەلا و قەزای بەغدێداواتە حەمدانیە ئەوانیش زیاتر لە 70% ئەوانیش وێران کراون. ئەوەی نەیان توانیوە خاپوری بکەن سووتاندویانە کەواتە زەرەر و زیانی مالی زۆر گەورە بە سەر و ماڵی هاوڵاتیانی ئێمە کەوتووە لە دەشتی نینەوە. ئەتوانرێت دوای ماوەیشتر کە سەرجەم ئەو ناوچانەی کە ماون لە ژێر کۆنتترۆلی دەوڵەتی ئیسلامی ئیرهابین ئەوانیش ڕزگار بکەین، ئەوجا بە شێوەیەکی گشتی دەتوانرێت تەقیمێکی سەرتاسەری بۆ زیانەکانی خەڵکی ئێمە لە دەشتی نینەوە دروست بکرێت. تاوەکو ئێستاش خێزانی مەسیحی ماون لە ژێر دەسەڵاتی داعش؟ ئێمە پێمان وایە چەند خێزانێک تا ئێستا ماون، چونکە لە حملەی ئەخیری یاخود دەستپێکردنی پرۆسەی ڕزگارکردنی دەشتی نینەوە و شاری مۆسڵ کە لە 17 تشرینی یەکەمە دەستی پێکرد، چەند خەڵکانێکی ئێمەواتە مەسیحیەکان لە بەرتەلا شوێنەکانی تر ڕزگار کران. ئێمە پێمان وایە لە خودی چەند گەڕەکێکی شاری مۆسڵیشە چەند خێزانێک ماون، هیوادارین کە تا ئێستا ماون بە ساغی ماون بۆەوەی ئەوانیش ڕزگاریان بێت لە چەپۆکی بەربەریەکان. باش
مەسلەی ئاوەدانکردنەوە خەرجیە و ناوچانەی کە زیانیان بەرکەوتووە یعنی پرسێکی گرینگە تاوکو ئێستا ئێوە ئومێدتان بە کامە حکوومەت هەیە لە هەرێمی کوردستان کە ینی لە ناوچەکەدا هاوکاری ئەو ناوچانە بکرێت کە زێدەتر کریسیانەکان تێیدا نیشتەجێت. ئێمە پێمان وایە سەرەتا ئەمە ئەرچی تەواوی یاخود ئەرچی خودی حکوومەتی مرکزواتە حکوومەتی بەغدایە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەبێ یارمەتی دەربێ بەڵام ئێمە پێمان وانە کە نەحکوومەتی هەرێم نەحکوومەتی بەغدا بەو شێوەیە کە ئێستا ئەم قەیرانە ملی هەردوو حکوومەتەکەی یان خەڵکی ناوچەکانی گرتوتەوە ئەتوانێ ناوچەکە بەو شێوەیە کە بە تەواوی وەکو چۆن وەسمان کرد خاپور کراوە وێران کراوە بتوانن ئاوادانی بکەوە. ئێمەی حزبولانە سیاسەکانی گەلی کلدانی سریانی ئاشووری خەڵێکی زۆرمان داوە لەگەڵ ڕێکخراوە بیانیەکان لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی یەکێ لە داواکاریە بنچینەکانی ئێمە ئەوەیە کە دەشینینەوە ئەبێ ئەوەدان بکرێتەوە و داواشمان کردووە لە دوای تەوابوونی ڕزگارکردنی ئەم دەشتینینەوە و شاری مووسڵ دەشتینینەوە لە ڕێگەی بەشداربوونی کۆمەلگەی نێودەوڵەتی لە کۆنفرانسێکی نێونەتەوەیی تایبەت بێ بە ئاوادانکردنەوەی دەشتینینەوە ئەجینە پێناچێ حکوومەتی عێراق لە ماوایکی ئەوەندە کەمدا بتوانێت جارێش باش بۆچی پێناچێ حکوومەتی بەغدا دەستی هاوکاری بۆ کریسیانەکان درێژ بکە؟ ئایا ئێوە مفاتەحەتان لەگەڵ بەغدا کردووە؟ ئێمە وتومانە کە ئەمە ئەرچی سەرەکی حکوومەتی بەغدایە چونکی ناوچەکان تا ئێستا لە ڕووی ئیداریەوە سەر بە شاری مووسڵن واتە سەر بە بەغدان کەواتە ئەمە ئەرچی بنچینەیی ئەرچی ئەساسی حکوومەتی بەغدایە بێبی کاتەوە بەڵام ئینسان ناتوانێ پێشبێنیەکی تەواو بکاتن تا شاری مووسڵیش بە تەواوی ڕزگار بکرێتون ئەوجا حکوومەت چ جۆرە ئیلتیزاماتێک بەرامبەر ناو دەشتدەینەوە دیاری دەکات بۆ لە ڕووی ئاوادانکردنەوەی لە ڕووی چاکردنی هەموو ئەو شتانێک کە وێران کراون. باشە لە ماوەی ڕابردوودا ینی کریسیانەکان زۆربیان ئاوارە بوون ئایا تاوکو ئێستا بەغدا بۆ هاوکاریکردنی ئاوارەکان ئەرکی خۆی بەجێگەیاندووە؟ نەخێر حکوومەتی بەغدا بەو شێوەیە کە پێویستە نەیتوانیوە و بەشداریش نەبووە بەو شێوەیە کە بۆ یارمەتیدانی ئاوارەکان ئەگەر هاوکاری دەرەکی ڕێکخراوە بیانیەکان و خودی کەنیسەکانی دنیا نەبووایە وەزی ئاوارەکان بە تەواوی لە وەزعێکی زۆر نالەباردا دەژیان. حکوومەتی هەرێمیشت ئەوەی بۆی کراوە تا حدێک ئەویش توانیوێتی بە سەرڕای بوونی ئاوارەیەکی زۆر لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان هەوڵی داوە بۆ یارمەتیدانی ئاوارەکان ئاوارە مەسیحیەکان یاخود ئاوارەکانی ئێمە بەڵام بە تەئکید بوونی کێشەی دارایی و ئابووری وەکوتمان لە هەرێمی کوردستان و عێراق ناتوانن ئەوەی بە کاری یاخود بە ئەرچی خۆیان هەڵبەستن بۆ یارمەتیدانی ئاوارەکان. دیارە ینی ئەرکی حکوومەتی هەرێم لەگەڵ ئەرکی حکوومەتی بەغدا جیاوازیەکی زۆر هەیە بۆ پێیکە هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەند قەیرانێک بۆتەوە. ینی پێ دوایە بۆچی بەغدا ئامادە نییە ینی هاوکاری مەسیحیەکان بکە لە کاتێکدا ینی زۆر ناوچە هەیە لە ناوەڕاستی عێراق حکوومەتی عێراق هاوکاری پێشکەش کردوون پێ دوایە هۆکارەکە سیاسیە؟ تا ئێستا من باسی ئەوەم کرد تا شاری مووسڵ ئێمە ناتوانین بە پێشبینیەکی تەواو ئایا چەند حکوومەتی مرکز ئامادەیە بۆ یارمەتیدانی ئاوارە مەسیحیەکان بۆ گەڕاندنەوەیان بۆ ئەوەدانکردنی ناوچەکانیان تا شاری مووسڵ بە تەواوی بەلای کەمیەوە نابێ بێتە سەرخەت لەگەڵ بەڵێ بە تاکید ئەبێ ئیستعدادی خۆی تەواو هەڵگرت بێ لەم ڕۆەوە و ئابێ ئامادەجی خۆشی نیشان بدا بۆ ئەوەی کە
بەرپرسە یاخود ئەرچی خۆیەتی وەکو حکوومەتی عێراق بۆ ئەوەی یارمەتی ئاوارەکان بدات لە ڕووی ژیانی ڕۆژانەوە هەروەها لە ڕووی ئاوادانکردنەوەی ناوچەکان. باشە. پرۆسەی گەڕانەوەی ئاوارەکانی کریسیان بۆ ئەو ناوچانەی کە ئێستا ئازاد کراون لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە، یعنی پرۆسەی گەڕانەوەیان چۆنە؟ مەترسی ئەوە هەیە جارێکی دیکە ئەوان نەگەڕێنەوە سەر زێدی باب و باپیرانی خۆیان؟ لە ڕووی مەترسیەوە باوەڕ ناکە من مەترسێکی وا هەبێ خەڵک ئەو ترسەی لا نەماوە لەو ناوچانەی کە ڕزگار کراون لە دەستی داعشدا، بەڵام بۆ گەڕانەوە تا ئێستا بۆ هیچ شوێنێک نەگەڕاونەتەوە. بۆ نمونە شارۆچکەی تەلەسکۆپ کە هەر لە 2014ەوە تەنها داعش چەند ڕۆژێک دا بۆ 15 ڕۆژ لە شارۆچکە مایەوە، بەڵام وەکو ناوچەیەکی عسکەری سەربازی سیر دەکرێت و خەڵکی ئەوێ نەگەڕاونەتەوە بەڕەغمی ئەوەی کە لە ئەلقۆش کە شارێکی زۆر نێزیکە لە تەلسکۆپ دانیشتون، بەڵام لەبەر قەسفی ڕۆژانە و لەبەر بوونی باری نالەباری سەربازی لە ناوچەکە نەکراوەوە. کەواتە تا ئێستا خەڵک بێئومێدە لە گەڕانەوە بە زۆری چاوەڕێەوە دەکات کە خودی شاری مووسڵتەوە ڕزگار دەکرێت ئەوجا بیر لەوە دەکاتەوە، بەڵام بەڕای ئێمە ئەویش 3 بۆ 6 مانگی زیاتری دەوێت تا ناوچەکان خاوێن دەکرێتەوە تا خانووەکان خۆ هەموو شتێک وێران کراوە. وەکوتم ئەو خانوانەی نەتەقێنراون تێک نەدراون خاپور نەکراون سووتێنراون، بەڵام جێگەی خۆشحاڵیە کە چەندەها ڕێکخراوی مرۆڤ دۆست و یارمەتی مرۆڤایەتی دەرەوە ئەوروپی با بڵێن ئامادەجی خۆیان نیشانداوە بۆ ئەمە لەسەر ئاستی ڕێکخراوەکانی نێودەوڵەتیە، بەڵام لەسەر ئاستی وڵاتان زۆر جار باز لەوە دەکرێت کە کریسیانەکان لە دەرەوەدا بێت دۆزدینەوە زۆربەی وڵاتانی جیهان لە ڕێگەی ڤاتیکانەوە هاوکاریان دەکەن. بەداخەوە ئەمە ئەم قسەیە تەواو لە شوێنی خۆی دیە نەخێوانە. تا ئێستا دەوڵەتانی ئەوروپی کە یارمەتی هەرێمی کوردستان دەکەن تا ئێستا نەیان وتووە نەهاتوون بۆ تەنها یارمەتیدانی مەسیحیەکان بە پێچەوانەوە ئێمە زۆر جار لێیان زوێرین، ئێمە تێبینیمان هەیە لەسەر ئیشوکاری زۆرێک لە دەوڵەتانی ئەوروپی کە دێن کە مەسیحیەکان یاخود گەلی ئێمە سەرجەم ڕێکخراوە تیرۆریستی خود ڕێکخراوە ئیسلامیە توندڕۆکان هەر دوای ڕۆخانی ڕژێمی بەعسەوە بە تایبەتی لە کۆتایەکانی 2005ەوە خەڵکی ئێمە لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق دەردەکرێن، دەڕفێنرێن، دەکوژرێن، پێمان دەڵێن ئێوە هەمان دینی ئەوروپی و ئەمریکیتان هەیە کەواتە مافی ژیانتان مافی مانەوەتان نییە لەم خاکە، بەڵام بەداخەوە ئەوان تا دوێنێ و پێر زۆر بە خەمساردانە سەیری ئەم مەسەلەیان کردوتەوە، کەواتە نەخێر تا ئێستا تا ئەم لەحزەیە هیچ دەوڵەتێکی ئەوروپی ئیسیعداد و ئامادەجی خۆی نیشان نەداوە بۆ یارمەتی هاتبێت یاخود بێتە هەرێمی کوردستانیان بێتەوە بۆ دەشتینەوە تەواو بۆ یارمەتیدانی مەسیحەکانەوە. باشە پێ وایە هۆکارەکە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی ئەنی وڵاتانی ئەوروپی کریسیانەکان ئەگەر ئێمە کە قسە لەسەر پێکاتەی کریستان دەکەین لە عێراقدا و لە هەرێمی کوردستاندا بۆچی دەبێ ئەوەندە خەمخۆر نەبن؟ دەوڵەتانی ئەوروپی بەداخەوە تا ئێستا تا دوێنێ و پێر تا ڕوودانی چەندەها ڕووداوی دڵتەزێن لە زۆرێک لە دەوڵەتانی ئەوروپیا ئەوان سەیری هەموو مرۆڤێکیان دەکرد لە ڕووی ئینسانیەتەوە سەیری مرۆڤ و ئینسانیان دەکرد. هیچ کاتێک دەوڵەتانی ئەوروپی بەشی هەر هەمویان جیاوازیان نەکردووە لە نێوان ڕەش و سپی لە ڕووی ئاینی و لە ڕووی مەزهەبی و لە ڕووی جنسی ئادەمیزادەوەکات وەکو هاوڵاتێکی بەڵێ بە تاکید خۆ هەرێمی کوردستانیش تا ئێستاش هەندێک جار کێشەی هەیە ئەو کاتەی بۆ نمونە کە تا دوێنێ و پێر
کۆمەکی سەربازیان بۆ پێشمەرگە دەنات ئەبواە لە ڕێگەی بەغداوە بێت کەواتە ئەوان سەیری مرکزەکەن یا ئەمە لە دەرەوە لە ئاستی دەرەوە بەم شێوەیە بەڵام لە ناوەخۆدا لە عێراقدا چێ پشتیوانی کریسیانەکانە ئێوە پشت بە کامە هێز دەبەستن ئێمە تا ئێستا لەسەر ئاستی عێراقەوە شک بە هیچ هێزێک ناکەین هیچ حزبێک ناکەین بە عێراق وەکو دەوڵەت وەکو حکوومەت ناتوانین ئاسوودە بین کە پشت و پەنامان هەیە چونکی چەندەها ڕووداوی دڵتەزێن لە بەغدا و لە سەرجەم شارە گەورەکانی عێراق دژی خەڵکی ئێمە ڕوودا دیار بوو کە حکوومەتی عێراق یان ئامادە نییە بمان پارێزێت یاخود نەیتوانیوە بمان پارێزێت کەواتە ئێمە ناتوانین پشتمان بەم جۆرە حکوومەتە ببەستین ئی سەبارەت بە هەرێمی کوردستان بە بوونی هێزی پێشمەرگە لەو ناوچانە مەسلەی حکوومەتی هەرێمی کوردستان من باسی ئەوەم کرد لە ناوەڕاست و خواروی عێراقەوە خەڵکی ئێمە دەردەکارە هەمویان دەهاتن بۆ هەرێمی کوردستان و ئەو بەشەی کە ڕووی لە هەندەرانیش دەکرد هەر لە هەرێمی کوردستانەوە دەردەچوو بە تاکید ئەمە ئەبێ بە هەند تەواو بە هەند وەربگیرێ سەرکردایەتی سیاسی کوردی و بە تایبەتی شخصی جەنابی سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانی لە هەموو بوونە و مناسبەیە کە دووبارەی کردوتەوە کە پاڵپشتی و پشتگیری خەڵکی ئێمە لە میحنەتەکەی خۆیاندا دەکات و بۆ مەسلەی دوا ڕۆژی خۆشیان پشتگیری خۆی دیاری کردووە کە هیوادارم هەر تا ئەو سەری هەروە بێ ئەم پشتگیریە هەروە بێ وا بمێنێ ئەمە خۆی لە خۆیدا دڵنەوەیەکە بۆ خەڵکی ئێمە بەڵام دوای ڕزگارکردنی شاری مووسڵ بە تاکید وەزعێکی نوێ دێت وەزعێکی نوێترە جیاوازترە ئێمە دەزانین کە جیاوازترە و لە هەموو ئەو وەزعی کە تا ئێستا لە دەشتی نینەوە تایبەتی دەشتی نینەوە هەبووە خەڵکێکی زۆر هەیە کە دڵنەوانیە کە ئایا وەزعەکە بە چه شێوەیەک دەبێتن خەڵک هەرێکە و بە شێوازی تایبەتی خۆی تەفسیرات بۆ ئەو وەزع نوێ دەکات دوای نەمانی باشم ئێستا لە هەرێمی کوردستان قسە و باسی هەرە گەرم پرۆژەی سربەخۆییە ئێوە ینی تێڕوانینی ئێوە لەسەر ئەم پرۆژەیە چییە پێتان وایە ئەگەر هەرێمی کوردستان سربەخۆیی بەدەست بێنێ ئێوەش وەکو پێکاتێک دەکرێ بەرژەوەندی خۆتانی تێدا ببینەوە ئێمە پێشەمو شتێک وەکو کەلدووە شووریەکان ئێمە بە تاکید پشتیوانی لە سربەخۆیی و گەیشتن بە مافی هەموو نەتەوەکانی عێراق بە تایبەتی کورد و حتا عەرەبیش هەموو نەتەوەکان دەکەین چونکی هەموو نەتەوەکانی هەرێمی کوردستان و عێراق خەڵکی مەزلوم بوون تا دوێنێ و پێر کەواتە مافی زۆر ئاسایی و تەبیعی خۆیانە خەڵک داوای سربەخۆیی بکاتن ئێمەش وەکو بەڵام بۆ مەسلەی کوردستان ئێمە وەکو بەشێکی زیندوو وەکو خەڵک و وەکو تاریخ و مێژوو وەکو جوگرافیا لە هەرێمی کوردستان ئێمە خۆمان بە کۆنترین و دێرینترین نەتەوە لە هەرێمی کوردستانە ئەشمێرین ئێمە لە هەموو خۆشی و ناخۆشی کوردستان و برا کوردەکانە بەشدار بووینە کەواتە هەر پێشکەوتنێک و بەرەو پێشەوە چوونێک بۆ مافی کورد ئەبێ لەگەڵ خۆیان بەرەو پێشەوە چوون و بەرەو پێشەوە چوونی مافی ئێمەشیان لەگەڵدا بێ بۆ نمونە ئێستا ئێمە لە هەرێمێکدان کە ناوی هەرێمی کوردستانە ئەگەر سبەی ببێت بە ناوەیەکی تر بە دەوڵەت هەر سیستەمێکی تر ئەمڕۆ کە ئێمە داوای ئۆتۆنۆمی دەکەین لە هەرێمی کوردستانە بە تاکید سەقفی داواکاریەکانی ئێمەش لەگەڵ بەرزبوونەوەی سەقفی هەرێمە کوسیستەمە ئەبێ بەرز بێتەوە ئەگەر قسە لەسەر مۆدێلی حکومڕانی بکەین لە عێراقدا زۆر جار باز دەوە دەکرێت لە دوای داعش عێراق بۆ چەند هەرێمێک دابەش ببێت و تەنانەت بازدا مۆدێلی بە پارێزگاکردنی پارێزگای نینەوە بۆ چەند پارێزگایەک دەکرێت ئێوەش بە شێوەک لە شێوەکان پشتگیریتان لە پرۆژەیەکی لەم شێوەیە دەکرد پێتان وایە یعنی کلد و ئاشووریەکان پێویست دەکات لە هەرێمێکی سربەخۆ دابن
یاخود پێویست دەکات لە چوارچەوەی سنوورێک بێت کە هاوشان کە پێشتر باس لێوە کرد لەگەڵ کورد بەیەکەوە ئیدارەی ئەو ناوچەیە بکەن؟ ئێمە پێمان وایە ئەمڕۆ لە 2005ەوە کە دەستوری هەمیشەیە عێراق نووسرا هەموو نەتەوە و ئاینە جیاجاکە هەموو نەتەوە جیاجاکانی عێراق هەوڵیاندا بۆ ئەوەی مافەکانیان لە چوارچێوەی ئەو دەستورەدا شوێنی بۆ بکەنەوە بنووسرێنەوە. ئێمە شێچێک بوون لەو نەتەوانەی کە بەشدار بوون لە نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق و هەروەها دەستور ڕۆشنووسی دەستوری هەرێمی کوردستان هەڵێکی زۆرماندا ئەوەی بۆمان کرا توانیمان زۆرێک لە مافەکانمان لە ڕۆشنووسی دەستوری هەرێمی کوردستان و هەندێک لە دەستوری هەمیشە عێراق بنووسێنەوە کەواتە ئەمڕۆ زەمانێکە دوای نەمانی دیکتاتۆریەت مۆدلێکی تری حکمڕانی واخەری کە دێتە نەک تەنها عێراق هەموو ناوچەکە کەواتە پێویستە نەتەوەکان بە مافەکانی خۆیان ناشاد بن بەو شێوەیە کە خۆیان داوا دەکەن نەک بەو شێوەیە کە حکوومەتەکان یاخود دەسەڵاتەکان بەسەریاندا باشکەوایە زۆرینەی کریسیانەکان لەگەڵ کامە مۆدل ئێمە لەگەڵ بە پارێزگای دەشتی نینەوە بۆ گەلی کلدانی سریانی ئاشورین دوای نەمانی داعشە. ئەو پارێزگایە سربەخۆ دەبێ ینی ئایا سەر بە هەولێر دەبێ بە بەغدا دەبێ چۆن ئەو پارێزگایە کەس ناتوانێت نە من نەجەنابێت نە کەسێکی تر لە هەرێمی کوردستان و عێراقی ئێستا پێشببینی لەگەڵ ئەوە بکات ئێستا تا ئێستا مەباسی ئەوەمان کرد کە بەشێک لە دەشتینێنەوە لە ژێر چەپۆکی داعشدایە تا ناوچەکە بە تەواوی ڕزگار دەکرێتن و هەروەها بڕیاردان لەسەر مافی نەتەوەیەک بوونمونە ئێستا کو دەما چەند ساڵە دەیەوێت بڕیار لە سەرمافی دواڕۆژی چارەنووسی خۆی بدا بە تاچی کێشەی هاتووەتە پێش و ئەبێ هەر هیچ نەبێ وەزعێکی سەقامگیر و پڕ لە دیموکراسیەت هەبێ بۆ ئەوەی خەڵک ئازادانە بڕیاری خۆی بدات سربەت بۆ خەڵکی ئێمەش بە تاچیت ئێمە وەختێکی زۆرمان دەوێت دوای ئاوادانکردنەوەی دەشتینەوە و گەڕانی خەڵک و دەستکردن بە ژیانی نوێ لە دەشتینەوە نمونەیەکی دیموکراسی لە دەشتینەوە پیادە بکرێتن ئەوجا خەڵک ئازادانە بەبێ ئەوەی کاریگەری ئەم لا یاخود ئەو لای لەسەر بێ ئازادانە بڕیاری خۆیدا ئازاد کەواتە دەتوانین بڵێن کریسیانەکان بە هیچ شێوەیەک ڕازی نابن بە مۆدلی ڕابردوی حکومڕانی لە پارێزگای نینەوە. زۆر ڕاستە ئەم قسەیە زۆر ڕاستە بە تاکید ئێمە هەر یەکێک لە خەڵکی ئێمە سیاسیەکان و ناسیاسیەکان بپرسی هەمویان تا ئەم لەحزەیەش ترسیان لەوەیە نەوەک جارێکی تر هەمان سیستەم بگەڕێتەوە بۆ دەشتینەی بەڵام کریسیانەکان لە مەسەلەیەدا یەکگرتوون بەڵێ بە تاکید چۆن دڵنیان ینی چۆن دڵنیان لەوەی کە ئەم ڕایە ڕای هەموو کریسیانەکانە بەڵێ بە تاکید ئەمە ڕای هەموو هێز و لایەنە سیاسیەکانە ڕای خەڵکی ئێمەیە شک نابم کەسێک بدۆزینەوە کە دژی ئەوە بێت کە مافەکانی پیادە بکرێت و بە مافەکانی خۆی شاد بێت و بە ئاواتەکانی خۆی بگات لە شوێنەوارە مێژوویەکانی خۆی کە دەشتی نینەوە بە تاکید خۆ لە هەرێمی کوردستان کوردیش هەموو یەکگرتوونیە بۆ تێڕوانین و بۆ بیرکردن بۆ سربەخۆی کوردستانیش کەواتە لە خەڵکی ئێمەش خەڵکانێک هەیە بەڵام زۆرینەی ڕەهای خەڵکی ئێمەوە سەرجەم هێزولایەنە سیاسەکان لەگەڵ بە پارێزگابوونی دەشتی نینەوەیە بۆ خەڵکی ئێمە دیارە ئاسایشی کریسیانەکان ینی لە هەموو شتێک گرنگترە ئەولەویەت بۆ سەلامەتی کریسیانەکانە لە داهاتوودا بە تایبەت لە دوای داعش بۆ جارێکی دیکە ڕووداوی لەم جۆرە دووبارە نەبێتەوە. ئێوە چ بەرنمەیەکتان هەیە چۆن دەڕوانە ئەوەی کە دەبێ ئاسایشی کریسیانەکان بپارێزرێ بۆ نمونە بیرتان لەوە کردوتەوە هێزێکی سربەخۆی چەکداریتان هەبێ بیرتان لەوە کردوتەوە کە بە هەمەهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم ئەو ناوچانە بپارێزرێت لە ڕێگایەزی پێشمەرگەوە یاخود دەخوازن لە ڕێگای حەشدی شعبی ناوچەکانی ئێوە بپارێزرێت. ئێمە وەکو حەزبی دیموکراتی بێتنەرێن چەند هەفتەیەک دوای هاتنی داعش بۆ دەشینەینەوە ئێوە بیرمان لەوە کردەوە هێزێکی
سەربازیشمان پێکهێنا بە ناوی هێزەکانی دەشتینینەوە و چەند هێزێکی تر لەلایەن حزبە سیاسەکانی ئێمەش پێکهێنراوە. ئەم هێزە لە ڕێی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتتی هەرێمی کوردستانەوە پێکهێنراوە و هەر لە سەرەتادا ئەمە 2 ساڵ زیاترە لە تەلسکۆپ جێژ بارگای سەرەکی خۆی لە تەلسکۆپە و کاتێ پرۆسەی ڕزگارکردنی دەشتینینەوە و شاری مووسڵ لە حەودەی تشرینی یەکەم دەستی پێکرد بەشێک لەو هێزە چوو بۆ بەرەی خازر و لەوێ بەشدار بوو بۆ ڕزگارکردنی بەرتل لەو شوێنەکان. کەماتە ئەمە ئایندەیەک دەبێتن لەو چوارچەوەی ئەو ناوچانە بپات. ئەم هێزە لە سەرەتادا لە سپتێمبەری 2004ەوە کرۆکەی دامەزرادن یاخود تشکیلکردنەمی هێزە بۆ 2 مەبەست بووە. مەبەستی هەنووکەی کە بۆ بۆی بەشدار بێ لەگەڵ هێزی پێشمەرگە و هێزانێک کە لە دەشینینەوە دەبن بۆ ڕزگارکردنی ناوچەکانمان لە دەشینینەوە. دوام بۆ ئەوەی جانبە ئەمنیەکە بۆ سەقامگیرکردنی باری ئەمنی ناوچەی دەشتینینەوە ئەو بێت وەکو کڕۆکی ئەو هێزای کلەوەیە چونکی وەکوتم چەند هێزێکی تریش هەیە و لەوانەیە هێزی تریش هەبێ لە ناوچەکە بەڵام ئەو هێزانەی کللایەن گەلی ئێمەوە دروستکراون ئەبێ ئەوان دەورێکی باڵاتریان. باشە بەڵام زۆر جار حکوومەتی بەغدا ینی تاگلایەنە بڕیار دەدات و هێز دەنێرێتن بۆ ئەو شوێنێک کە ئەو مەبەستیەتی لە کاتێکدا کە بڕیاردرا حەشدی شابی و هێزی دیکەی عراقی لەو شوێنانە ئامادە بوونیان هەبێت کە پێی دەگوترێت دەشتینینەوە ئێوە پێشوازی لەوەها بڕیارێک دەکەن؟ نا بە تەئکید ئێمە لە سەرتاشدا دژیەوە بووین بەڵام ئێمە ئێستا لە حالەتی شەڕداین لە زروفێککە با بڵێن جان بەسەر بازیەکە حکم دەکاتن لە ناوچەکە بەداخەوە لە ناوچەی دەشتینینەوە بەڵام من تەکیدم دوای ڕزگارکردنی شاری مووسڵ و تەواوی دەشتینینەوە حالەتێکی تر ئەبێ بێتەکایەوە نابێ سوپا و جەیش و عسکەر و ئەم شتانە لەوێ بمێنەوە ئەبێ شتی تر شوێنی جێگەی ئەوانە بگرێتەوە بۆ سەقامگیرکردنی ئەمن و ئاسایشی خەڵکی ئەوێ ئێمە تەکیدین خەڵکانێکی لەوانەیە خەڵکانێکی زۆریش هەبێت کە دژی ئەو هێزانە بێ کە لایەن حزب و لایەنە سیاسەکانی ئێمەوە باش ئەگەر بەڵام ئێمە بە ئامانجی سەقامگیرکردنی و دیفاعکردن لە خەڵکی خۆمان لە داهاتوودا ئەو هێزانەمان. باش ئەگەر بە ڕوونتر قسە بکەین ئاسایشی کریسیانیەکان بە نزیک بوونەوەی لە هەولێر لە هەرێمی کوردستان یاخود لە باخدا بە تەکید گەر لە من دەپرسی بە تاکید ئێستا خەلەلێک کەوتوتەوە دەشتینینەوە دوا ڕۆژی نینەوە لەبەر ئەوەی ئێستا دەشتینینەوە دابش کرا وەکو هێڵێکی سەربازی کە ئەمە بەڕاستی نیگەرانی ئێمەی لێ کەوتوتەوە ئێمە قسەشمان لەسەر کردەوە داواشمان کردووە کە ئەمە شتێکی ئەمە مەسلەیەکی هەنووکەی بێ و کاتیش بێ دوای تەواوکردنی پرۆسەی ڕزگارکردن ئەم مەسلەیە کۆتا بێت و نەبێت و وەڵامەکانی شەر ئەوانە بووە کە ئەمە کاتیە و نامێنێت چونکە ئەمە خەتەرێکی گەورەترە تقریبان وەکو خەتەری داعشیشە بۆ ئەوەی خەڵکی ئێمەدا بەش بکرێت بەسەر هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداوە. بەڵێ بەڕێز ڕۆمیۆ هەکاری سکرتێری گشتی حزبی دیموکراتی بێت نەهرێن زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا. سپاس دەستەکان خۆش. بینەرانی بەڕێز کاتی ئەوە هاتووە بچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ بکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەتە بە تاوتوێکردنی ڕەوشی کەرکووک بۆ ئەمە بەستەش لە کەرکووکەوە بە شێوەیەکی ڕاستە و خۆ ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت لەگەڵمانە. بەڕێز تاڵەبانی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە سەرەتا لەوە دەست پێ بکەم ئایا هیچ مەترسیەک ماوە لەسەر کەرکووک بە تایبەت لەلایەن چەکدارانی داعشەوە؟
ئەم کاتەی بەڕێز و بینەرانی خۆشەویستیش باش پێشەکی بە فرسەتی ئەزانم کە پیرۆزبای خۆم سەرجەم ئاراستەی کریسیانی هەموو دنیا بکەم و کریسیانی عێراق و کەرکووکیش کە ئێمڕۆ ڕۆژێکی تایبەت بوو کەرکووک پێی تێپەڕ بوو بە پیرۆزباییکردن لەو خانەوادانەی کە ئێستا کەماونەتەوە لە ناو شاری کەرکووک و لە شارەکانی تر کە بەداخەوە پێشتر تووشی شاڵاوێکی ترساندن و تۆقااندن هاتبوون هەندێک لەو خەڵکە چونەتە دەرەوەی عێراق ئێستاکە ئەمڕۆ جژنەکەیان هەندێک ئەوەی پێوە دیار بوو کە داوای ئەویان نەکرد کە بتوانین بە هەموو لایەکەوە هەوڵ بدەین بۆی کە جژنەیەکی خۆشتر و سەلامەتتر و ئامینتر بێت و خەڵکە کریسیانە نشیکل دەروی عێراقن بگەرنەوە کەرکووک و شارەکانی خۆیان بە خۆشی جژنەکان بەرنەڕێەوە دووبارە پیرۆزبایان لێکم لە هەموو مەسیحەکانی هەموو دنیاش. بارودۆخی کەرکووکیش هەڵبەتە ئێمڕۆ مەترسیەکان هەڵبەتە هەتاکو ئێستاکە لای شارین و لە خەڵک ماوە چونکە بەڕاستی حکوومەتی ئیتیحادیس بە لە سەرۆکوەزیرانەوە بکە بەرپرسی یەکەمی قائیدی قواتی مسلحەیە کە نیگەرانەیەکی دروست کۆر لایانی خەڵکی کەرکووک و خەڵکی حەویجە و دەوروبەری حەویجە کە تاکو ئێستاکە داعشی تایە نازانین ئەمە تەکتیکێکی عسکەری سیاسیە یاخود مەرامێکی سیاسی پێچەوانەیە کە ئەیانەوێت خەڵکی کەرکووک و لە دڵەڕاوکێکی بەردەوام بێت لە وەکو بەسەرفکردنی هێزێکی زۆر بۆ بەرگریکردن لە شاری کەرکووک دوایەوە حاڵەتێکی مرۆیی زۆر خراپەیە پێی تێپەڕە بێت ئەو ناوچانەی کە ئەساکە لەژێر کۆنتترۆلی داعشن کە پێوترێ خوارووی کەرکووک کە ئەوانش هەموو هیوایەکیان ئەوەتانێک کە حکوومەتی ئیتیحادی بەفریان کەوێت و زۆر ئەمەلیشیان بەوەیە کە هێزەکانی پێشمەرگە ئەو پاڵەوانێتی کە پێشکەشیان کردووە بەنیابەتی هەموو جیهان بتوانن ڕزگاریان کەن و لە زووترین کات و لەو معاناتەی کە پێی تێپەڕە بن تەواو بێت و یەکلا بێتەوە. باشە ئێوە لەگەڵ بەغدا گفتوگۆتان کردووە کە بۆچی تاوەکو ئێستا ینی حاویجە بە بەراو لەگەڵ تەواوی شوێنەکانی دیکەی باکۆری عراق حکوومەتی عراق تێیدا کەم تەرخەمە و نایەوێ ڕزگاری بکە؟ بەڵێ ئێمە تەبان هەوڵێکی زۆرماندا هەر لە هاتنەکەی عەبادی بۆ کەرکووک من و جەنابی پارێزگار ڕاستەوخۆ لەگەڵی باسمان کردووە کە پەلە بکردێ لە بابلێن ئازادکردنی ئەو منتیقەیە کە ئێستاکە لەژێر کۆنتترۆلی داعشە و داواشمان لێ کرد ڕوونکردنەوەی هەبێت ئەگەر بێت و ڕوونکردنەوەکە لە ڕووی استراتیجێت و تەکتیکێکی عسکەریش بێت ئەبێ خەڵکی شاری کەرکووک بەلای کەمەوە ئاگادار بێ بەڕاستەخۆ یان ناڕاستەخۆ و بەداخەوە ئەتاکوم ئێستاکە هیچ وەڵامێکی مقنعمان دەست نەکەوتووە ئەمەش گومانمان هەیە کە لەوەی کە حکوومەتی ئیتیحادی مەرامێکی هەبێ لە تەئخیرکردن لە ئازادکردن و باولێن ئازادکردنی ئەو منتیقەیە دوو بتوانێت دوو هەدەف بپێکێت لەلایەنی خۆیەوە یەکەم شت کەرکووکیەکان وا لێ بکە کە ئێمە داوا بکەین بەردەوام لە حکوومەتی ئیتیحادی یعنی ئەو هەماهەنگیەش کە وعدە لەگەڵ حکوومەتی هەرێم لە ڕێگای هێزەکانی پێشمەرگەوکە پێکەوە کارکەن بۆ ئازادکردنی مووسڵ و کەرکووکیش تا ڕادەیەک بتوانن ئینێکی تیا دروستکەن لە ڕاوکێکی تیا دروستکەن وابکەن لە خەڵکی کەرکووک لەو قەلقەیە بژێت و ئێمە ئەوە لە ڕێگای کەناڵەکەی ئەوەشەوە دەبارەیەکەینەوە کە بێ حکوومەتی ئیتیحادی جدی بێ لە پەلەکردن لە ئازادکردنی حەویج. زۆر کەس پێی وایە ینی هێشتنەوەی ئەو ناوچەی هەم مەترسیەکی بەردەوامە بۆ سەر کەرکووک لەلایەکی دیکەوە ینی دەتوانرێت لە دوای ڕزگارکردنی مووسڵ تەواوی ئەو هێزانەی کە لە دەوروبەری مووسڵدان بە تایبەت هێزەکانی حەشدی شعبی دواتر کۆیان بکرێتەوە لە دەوروبەری کەرکووک و لە ئەگەرێکدا ینی مەترسێکیش بێت بۆ سەر ئایندە و چارەنووسی کەرکووک و تەنانەت هەرێمی کوردستان ئەم خوێندنەوەیە تا چەند ڕاستە بە بۆچوونی ئێوە؟ وەڵایەک و هەموو بینەران ئاگیان لێتی منتیقەی بەشیر کە منتیقێکی دیەکی بچکۆڵە بوو دیار بوو بۆ 2 ساڵ نەیانتوانی نەحشدی شعبی و نەحشدی منتیقەکە بتوانن ئازادیکەن هێزی و چالاکی و نەبەزی هێزی پێشمەرگە نەبووایە کە توانیان لە ڕووی بە شەو ڕۆژێک ئەو منتیقی هەموو کۆنتترۆل کۆن یەک داعشێکی تیان هێلن من متأکیدم کە حەویجەش بە هەمان شێوەیە بە تەنها ئەوەنە بابلین گڵۆبی سەوز پێ بێت هێزەکانی پێشمەرگە پاڵپشتێکی باشە بن بۆ هێزە سونیانەی کە خەڵکی حەویجەن کە ئامادەباشی خۆیان دەربڕیوە ئەوە 3 ساڵە هاتوچووی بەغاکەن و 3 ساڵش شێخەکانیان لەگەڵ عەبادی و لەگەڵ تائیفەکەی عەبادیە کۆ بنەوە بۆی کە
پرچەکیان کەن و هاوکاریان بکەن لە ڕووی ئاسمانیەوە بتوانن شوێنەکانی خۆیان ئازادکەن بەڵام هیچ وەڵامێکیان دەست ناکەوێت و ئەو داعمی کە ئەوان دەستیان کەوتو تا ئێستاکەی لەگەڵا بێ دوای 3 ساڵ کە من بەردەوام ئاگام لیانە پەیوەندی مێ بە سەرۆک هۆزەکانیانەوە کە عبادی جددینی حتا لە دەعمکردنی سونەکانی منطقە کە لە کۆبوونەوەیەکی ڕاستەوخۆ ئێمە لەگەڵ جەنابی سەرۆک بەرزانیە دانیشتین کە بەو یاوت بەس ئەوە نەمان لە جەنابتێ پاڵپشتی هێزی پێشمەرگەمان بکەن ئەویشی سلاریەکی نەبوو کە ئەمە پاڵپشتین بۆیان ئەگە بتوانن شوێنەکانی خۆیان ئازادکەنەوە لەلایەنی کوردەوە هیچ تەقسیریەک و کەم تەرخەمیەک نیە بەڵکو ئامادە باشێکی باشیشەیە و پاڵپشتێکی باشەیە بەڵام ئەوەیە حکوومەتی اتحادی لەوانەیە مەرامێکی هەبێ بە جددی ئەو قسەی کە جەنابتیش باست کرد خەتەرێکە و ترسناکێکی ترە لەسەر خەڵکی شاری کەرکووک. زۆر باشە کە ئەم مەترسیە لەسەر شاری کەرکووک دەبینن پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆچی هێزەکانی پێشمەرگە حەویجە بە تەنها ڕزگار ناکات لە کاتێکدا بازدەوە دەکرێت کە حەویجەش بەشێکە لە خاکی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. تەمان گومان لەوەیان نیە هێزی پێشمەرگە و کوتم ئامادەباشی تەواوی هەیە و لەلاکی ترشەوە ئەماهەنگی لە بینی دارە سەرۆکی هێزی پێشمەرگەکە جەنابی بەرزانی لەگەڵ عبادیە ئەتیفاقێکیان کردو هەماهەنگیەکیان کردو چۆن ئێستاکە بۆ ئازادکردنی مووسڵ بە شێوازێکی زۆر ڕێکوپێک کەچێتە پێشەوە هەرچەنە ئەویش ئێستاکە تاخیربوونێکی بەدەمەوە دیارە نازین ئەوە کارەکانی چیە کە پەلە ناکرێت لە ئازادکردنیە تاگەشتی لە ناوڕاستی زستان بەڵام لە کەرکووک بەجددی ئەوە وایە خەنگاوێک بوو پێش هەنگاوی مووسڵ جێبەجێ بکردایە کەم تەرخەمەکە لە قائیدی عامی قواتی مسلحی حکوومەتی اتحادیە کە ئەو پلانەی بۆ نیە کە ئەو استراتیجیەتی بۆ نیە ئەمە خوێندنەوەی خراپی بۆ ئەکردرێ ئەگەر پەلە نەکەن ئەگەر پێداچوونەوە بە استراتیجیەتی عسکەری نەکەن بۆ ئازادکردن لەوانەیە لەلایەنی کوردیش گومانی جۆراوجۆ دروست بێت و لە کۆتاییە ئەو ترسی کە باسی ئەوەی لێکرێ باتنی حەشد شعبی کە مەقبول نیە لەلایەنی خەڵکی کەرکووکەوە قاتیبەتەن خەڵکی کەرکووک کاتی خۆی قیادەی عملی دزدی قبول نەکرد بێتە ناو شاری کەرکووکەوە بۆ هیچ هێزێکی تریش مەقبول نیە چکۆ کەرکووک کوردستانیە و ئەو هێزانی کەسە پێشمەرگە پاراستێتی بە خوێنی خۆی ئەبێنێتەوە بە کوردستانی جا لەبەر ئەوە ئەمە لەوانەیە لای حکوومەتی اتحادی تۆزیە قورسی و دروست کرد بێت بۆ پەلە نەکردن لە ئازادکردنی حەویجە. باشە بە بینە سەر کەرتی نەوت لە شاری کەرکووک زۆر جار ینی قسەوڕا لەسەر شاری کەرکووک و چارەنووسی ئەو شارە لە ڕووی داراییەوە قسە و باسی لە نێو پەرلەمانی عێراق لی دەکرێت بەڵام بەرپرسانی یەکەمی ئەو شارە لە ڕاگۆڕینەوە لەسەر ئەم پرسەوە بڕیار وەرگرتن تێیدا دوورن. ئێوە لەگەڵ ئەوە بوون کە ئەوەی لە پرۆژەی بودجەی گشتی عێراق دانراوە لەگەڵ ئەو هەوڵەی فراکسیۆنە کوردیەکان بوون پێتان وا بوو کە تەسلیمکردنی فرۆشتنی نەوتی کەرکووک بە کۆمپانیای سۆمۆ لە قازانجی خەڵکی کەرکووکە ئیدارەی پارێزگای کەرکووکە؟ وڵی من طبعا دوای ئەوەی کە یاساکە دەرچوو یاسای موازنەی 2017 لە نقطەوە بۆ نقطە هەموویم دراسە کردوم خوێندووە لەگەڵ ئەو لەژنە پەیوەندیدارەکانش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک یعنی ئەوەی کە باسی تای باس و خواستی تایە یەک شتێک بە ڕقم نووسرا ئەویش 1 ملیارێک بۆ گوندی بەشیر سەرف بکردرێ یعنی من نازانم گوندی بەشیر بووە بە ڕوونی 1 ملیاری بۆ دەستنیشان کراوە بەڵام بۆ باسی کە کەرکووکە کرێت و مستحقاتی کەرکووک لە پترۆدۆلار باسی 1 دینارێک ناکردرێ ئەوە جێی گومانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بەگشتی دوای ئەوەی کە ئێمە تریلیۆنێک و نیو قەرزانمانە حکوومەتی اتحادی کە پێوترێ مستحقات ئایا ئەو تریلیۆنیۆ بۆ دەنووسراوە لە یاسای موازنە بۆچی بە جملەیەکی ئینشائی نووسراوە ئەوە جێی گومانی خەڵکی شاری کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووکە نەوتی کەرکووک نەوتی هەموو تاکێکی عێراقی بە پێی یاسای مادەی 111 نەوتی کوردستانە و نەوتی بەسڕەشە و نەوتی کەربەلا و نەجەفیشە بەڵام مستحقاتەکەی بێ بۆ شاری کەرکووک بێ پێشووتر ئەو ئەزمونەمانەیە 3 ساڵە لە ناوڕاستی 2013 تا ئێستاکەی لەگەڵا بێ حکوومەتی اتحادی لە 3 ملیار بۆ 5 ملیار زیاتری نەنادۆ بۆ شارەکە بەداخەوە کە ئێمە لەو ڕۆژەی کە لە بۆری هەرێمی کوردستان و بەرەو مینای جیانەچێ لە ڕێژەی تقریبان 65 میلیۆن دلار گەشتۆتە شاری کەرکووک و کەرتی هەموو ئاوادانکردنەوە بە کەرکووکەوە دیارە بژانەوە بە کەرکووکەوە دیارە حەجم و جۆڵێکی اقتصادی هەیە هەرچەنە ئێمە حەزمانەکەن ئەگەر ڕاستگۆ بێ حکوومەتی اتحادی ئێمە تا حکوومەتی اتحادیمان زۆر تەجروبە کرد و ئەزمموی لەگەڵ کەرکووکە زۆرە هیچ قسەیەکی ڕاست نەبووە هەرچەنێ بەڵێنی داوا هیچی جێبەجێ نەکردووە لەگەڵ کەرکووک بە تایبەت باسیەکەین
هەر لە مەتاری کەرکووک و هەر لە پاڵێوگای کەرکووک مەسفای کەرکووک هەر لەو پرۆژانەی کە استراتیژی بوون بۆ کەرکووک هیچی نەگەشت فقط هاتن وعدێکیان نەدا و وعدەکە لە دەرگای نووسینگەکەیان تێپەڕ نابوو یعنی ئێمە ئەزمموی تاوامانێ قەدڵمان بە وعدەکانی بەغا خۆشنی ئەبەدەن چکە قەت لەگەڵ کەرکووکە باش نەبوون جا لە بەرەوەی ئەم ئێستەیەک ئەوەی کە ئێستاکەش ئەو یاسایە دەرچۆ باسی کەرکووکیشی تیا بەداخەوە باسەکان هەمووی باسێکی مەتااتیە باسێکی ئینشائیە ناچێتە بواری جێبەجێکردنەوە بەتەوەخۆی ئێمە ئەگەر بە ڕقەمیش بنووسرا ئەو سا باوەڕمان پیان ناکەن اینجا ئێستاکە کە هیچ ڕقەمێکیتیانە جێ نیگەرانیە ینی پێتان وایە کەم و کوڕیەک هەبووە لەوەی فراکسیۆنە کوردیەکان پێشەوەی پرۆژەکە پەسەند بکەن دەنگی بۆ بدەن دەکرا لەگەڵ ئیدارەی پارێزگای کەرکووک لەگەڵ ئیدارەی ئەنجمەنی پارێزگای کەرکووک گفتوگۆ بکە؟ بەڵێ بە تاکید بەداخەوە ئەم بەڕێزانەی کە لەوانن پێشووتر دووخولەکەی تر زۆر سوپاسیان نەکەین کە هەر یاسایەک پەیوەست وایە بە کەرکووکەوە پەیوەندی ڕاستەوخۆ بوو یان کوتوپڕ یانی ڕاستەوخۆ لەلایەنی هاوپەیمانی کوردستانەوە کە تەساڵیان بێمەوە کە پێمانیانەوە شتێکی وا هەیە سەبارەت بە کەرکووک ئێوە ڕێیتان چۆنە ئەمە زۆر سوپاسیانەکەین بەڵام بەداخەوە لە یاسای 2017 موازنە هیچ پەیوەندیەک بێمەوە نەکرا هەتاکم پێیان بڵین چەندی حکوومەتی عێراق جددیە لە دانانی میزانیە چەندێک جددیە لەگەڵ کەرکووکە لە هەموو پرۆژەکانی عەلەقەل ئاگاداریان کەینەوە بۆی نەتوان نچنە ناو مەعادلەیەکەوە نچنە ناو دەست بەرزکردنەوەیەک لەوانەیە لەلایەنی ئەوان تا ڕادەیەکی زۆر هەوڵدان و ماندووبوونی ئەوانی تیا بۆ جێگیرکردنی بودجەی هەرێمی کوردستان و کەرکووک بەڵام بەغا لەوانەیە دوخولەکەی پێشووتر زیاتر بەغایان ناسیەوە زیاتر وعدەکانی بەغا لەلایەن ڕوونتر بوو. باشە ئەگەر بکرێ پێمان بڵێ ئێستا ڕێژەی بەرەمهێنانی نەوت لە کەرکووک چەندە و چۆن ئەو نەوتە بە بازار دەکرێ ئەمە لەلایەکی دیکەوە ینی وەک دەزاندرێ حکوومەتی عێراق پابندە بە بڕیاری ئۆپێک و دەبێت لە مەودووە ڕۆژانە 210,000 بەرمیل نەوت کەم بکاتەوە دەگوترێ ئەو ڕێژە نەوتەی کە عێراق نایفرۆشێ لە مەودووە لەسەر حیسابی شاری کەرکووک دەبێت ئێوە لەم بارەوە چی دەڵێن؟ ئێمە لە بەپێی دەستور مادەی 122 دووبڕگەیتیاتی سیاسەتی نەوتی و چالاکێ نەوتیەکان ئەبێ بە هەماهنگگی بکردرێت یعنی ئەو حکوومەتی کە ئەوێ ئەو جۆرە بڕیارە بدات پێش هەموو ئەبێ جار لەگەڵ ئەو پارێزگانە هەماهنگگی بکە کە نەوت بە بەرهەم ئێنن جارێ ئایا خەڵکی کەرکووک ڕازیە بۆ بڕیاری کە 210,000 بەرمیلەکە لە کەرکووک کەم کرێتەوە چونکە ئێمە لە کۆی دەرچوونی ئەو نەوتە هەرچەند نەوتەکە بۆ هەموو تاکێکی عێراقی بەڵام مستحقاتی پترۆدۆلار بۆ شارەکەیە ئێمە چەندە مستحقاتی پترۆدۆلارمان زیاد کە ئەوەن ئاوادانکردنەوەی کەرکووک بەرەو پێشەچێت چەندێ سیاسەتی نەوتی لە کەرکووک دووربین بێت ئەوەنە بۆ شاری کەرکووک باشە هەتاکم ئێستاکە بەداخەوە حکوومەتی بەغا دەبارە و بیزبارەیەکەینەوە کە هیچ کاتێک هەماهنگگی ناکە بە پێی دەستور و بۆمان هەیە ئێمە لێ پێچینەوە بکەین لە ڕێگای محکەمەی اتحادیە و کە مادەیەکی دەستوریە بۆ وەزارەتی نەوت و حکوومەتی اتحادی پێشێلێکە ئەمە ئێمە لەو کاتێک قبوڵی ناکەین ئەگە بێتە سەر نەوتی کەرکووک و کەمکردنەوەی کەرکووک با بچێت لە خەلەکانی ڕومێلە و ئەوانەی کە تازە دروستیان کردووە لە کۆمپانیای نەوتی باشوور بە نەوتی بەسڕ ئەستەر ناسراوە با بچێ ئەو مامە لەگەڵ ئەوان بکە چونکە لە کۆی گشتیە ئێمە سوود لە مستحقاتی پترۆدۆلارە بینین و پێشمان باشە زیاتر بێ بۆی زیاتر سوودمەند بین. باشە بەڵام وەڵامی بەشی یەکەمی پرسیارەکەی منت نەداوە کە تاوەکو ئێستا ڕێژەی بەرەمهێنانی نەوت لە شاری کەرکووک چەندە و چۆن بە بازار دەکرێت؟ دیارە تا هاتنی داعش پێش هاتنی داعش لە ڕێگای سۆمەوە بە بازارە کردرا لە کەمترین حاڵەتی 450,000 بەرمیل بۆ 600,000 بەرمیل هاتوچۆی ئەکرد دوای ئەوە دوای ئەو ئەتیفاقی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی کرا کە بۆڕەکان لە مووسڵ بگوازێتەوە بۆ هەرێمی کوردستان لەو کاتەوە ئەتر هەرێمی کوردستان ئەوەی کە لەسەر ئەرکی خۆی کە مستحقاتی پترۆدۆلار داتە کەرکووک ئەو حەقلەکانی بای حەسەن و هاڤانە کە ئێستاکە لە حاڵەتی 300,000 بەرمیل و ئەوانەی لە کەرکووکیشن کە کۆمپانی نەوتی باکوورە 170,000 بۆ 180,000 من زیاتر حەز ناکەم باسی بدوێم لە ڕقم چونکە خاوەن ئەو کۆمپانیانە ئەو شۆنانە ئەتوانن زیاتر ڕقەمی تازە بدەن چونکە بارودۆخەکانیش هین کێڵگەکانیش گۆڕاوە بەڵام لەو ڕێژەیە هاتوچووەکە لە 400 بۆ 600,000 بەرمیل ئێمە ئەگەر تا لەسەر هەرێمی کوردستان بووین ئەم فترەیە وکو باسم لێ کرد 85 میلیۆن دلار گەشتە شاری کەرکووک بەڵام
ئەوەی لە بەغاوە دینارێک لە 3 ملیار زیاترمان پێ نەگەشتووە کە ڕێژەیەکی زۆر کەمە بەرامبەر ئەو استحقاقاتانی بەرامبەر بە بەڵندەرەکان هەمانەکە زیاترە لە تریلیۆن یەک. کەواتە ئێوە وا دەبینن لە ئایندەدا تەنیا ئێستش لە بەڵێ کەواتە وای دەبینن لە ئایندەدا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی کەرکووک بفرۆشرێ. ئێمە دەستور ئەوینەی ڕێکخستووە ئەو جۆری هەمانگی ڕێکخستەوە وەکو باسم لێکرد ئەو لەو کاتێک کە لەگەڵ هەرێمی کوردستانە دەستمان بە هەمانگی کردووە لە ڕووی سیاسەتی نەوتیەوە لێژنەیەکی هاوبەشمان دروست کردووە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان چەند کۆبوونەوەیەکیان پێکەوە کردووە هەندێک کۆبوونەوەکان گەشتۆتە ئاستیەکی باش و هەندێکی تریش لەوانەیە کەم تەرخەمیت یا بێکە هیوامان وایە ئەوانە چارەسەر بکردێت لە ڕووی ئەو داتانەی کە دەرئەچێت لە کێڵگەکانی نەوت چی لە کۆمپانی نەوتی باکوور چی لە حەقلەکانی تر جا بۆ ئاراستەیە بچێت و ئێماوە ئەزانم سوودمەند دەبین چکە لە کۆی گشتیا گەنەوتی کەرکووک بۆ تاکی کوردستانی بێ زۆ پێمان خۆشترەکەەوەی کە بۆ تاکی هەموو عێراقەکان بێت. باشە دوا پرسیارم ئەوە دەبێت بەڕێز تاالبانی ینی باز لەوە دەکرێت لە بری ئەوەی کە 300,000 بەرمیلنەوت کە 150 بۆ هەرێمی کوردستان و 150شی بۆ کۆمپانیای سۆمۆیە بۆ بەغدایە ئەو نەوتەی کە زێدەترە بە بازار دەکرێت ینی ناگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی بەغدا بەڵکو ینی بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی دیکە لی مستەفیدن ئەمە تا چەند ڕاستە؟ وڵی ئەم جۆرە داتانە ئەبێت تەبان بەڵگە بێت چکە بەڵگەی لەگەڵان نەبێت ئەمڕۆ خەڵک مزایداتی زۆر ئەکات ینی بازار زۆر بۆ سیاسەتی خۆی ئەکاتەوە بە تاانکردی یەکتر لە لێدانی یەکتر ئەمانە ئەمڕۆ لە ساحی گۆرەپانی ساحی سیاسی عراقی زۆری بیستین لە کوردستانیش بەداخەوە تا ڕادەیەک هەندێک لە حزبە سیاسەکان بۆ تێوەگلاون کە بەداخەوە لە کۆتایە کورد زەرمەند دەبێت لەواتە خلافێکشمان لە بینی خۆمانە هەواتە بە بۆ چوونی بەڕێستان هەمە دەچێتە چوارچەوەی مزایدەی سیاسیەوە بەهۆی کەمیکات ناتوانین درێژە بە گفتوگۆکانمان بدەین بەڕێز ڕێبوار تاالبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆشی.